کاتێکە لەدایک دەبین گەورە دەبین هەمومان پرسیارمان لێ دەکرێت لە دنیادا تۆ شەهادەت چییە؟ تەخەڕوجی کوێ تەواو کردووە؟ لە چی شوێنێ خوێندووتە؟ پرسیارت لێ ئەکرێت. کار و کردەوە چییە؟ ئیش و کارت چییە؟ فڵان کەس خەریکی چیت؟ ئیشت چییە؟ خەریکی چیت؟ ئەم پرسیارەمان لێ دەکرێت دنیادا. زۆرمان پرسیارمان لێ کراوە لە چی کولێ، لە چی مەعادی خوێناوتە، لە چی شوێنێک لە زانکۆی خوێناوتە. پرسیارت لێ ئەکرێت ئیش و کارەکەت چییە؟ چی ئیش و کارێ دەکەی؟ ئەم پرسیاران لە دنیادا لێمان دەکرێت. وە کاتێکیش کە دەمرین لە ناو گۆڕدا پرسیارمان لێ دەکرێت، وە لە قیامەت پرسیارمان لێ دەکرێت دەربارەی کار و کردەوەکانمان. کەواتە بزانە چی بۆ قیامەتی خۆت دەکەی، چۆن هەوڵ بۆ قیامەتی خۆت دەدەی. جا خۆشەویستان، ئەم چەند خاڵە کورتە کە باسمان کرد بۆ ئەوەیە بزانین ئەم دنیاە هیچ نرخ و قیمەتێکی لای خوای گەورە نییە. بۆیە تۆش مەیکە بە شوێنی گوناه و تاوان، مەیکە بە شوێنی خراپە و گوناه و تاوان، چونکە دنیا ملی ملیۆنەها و ملیارەها خەڵکی شکان بەرەو جەهەنەمی برد، بەرەو تووڕەیی و غەزەبی خوا بردی. ئەو ڕۆژەتان لەبیر بێ کە دەمرن، ئەو ڕۆژەتان لەبیر بێ کە پرسیاری ناو قەبرتان لێ دەکرێت، پرسیارەکانی ناو گۆڕ هەزارەها ساڵە لای خەڵکی وەڵامەکەی ڕوون و ئاشکرایە. هەمومان دەزانی پرسیارەکانی ناو گۆڕ سێ پرسیارە، وەڵامەکەشی چییە؟ بەڵام پەنا بەخوای گەورە بە ملیارەها خەڵک لە ناو گۆڕدا ناتوانێت جوابی ئەو سێ پرسیارە بداتەوە. وەڵامی ئەو سێ پرسیارە بە سێ وشەیە ناتوانێت جواب بداتەوە. چێ پەروەردگارتە؟ ئەڵڵاه، ناتوانێت جواب بداتەوە. چی دەڵێ دەربارەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم؟ هو رسول الله صلی الله علیه وسلم، نازانی جواب دەیتەوە. دینت چییە؟ ئەلئیسلام، چەند وشەیەکی کەمە ناتوانێت جواب دەیتەوە ئیلا مەگەر کەسێک ئیماندار بێ و خوا زمانی پاراوکە. يثبت الله الذين آمنوا بالقول الثابت في الحياة الدنيا وفي الآخرة. خواهي قرد إيمان داران زمان پارا و فصيح دكا هم لدنيا و هم لناو قبرش دا. إيمان دار با براسي إيمان دار با، نوشكري راستقي نبا، روشوگري راستقي نبا، مسلماني راستقي نبا، منافق دورو مبا. لقل خوا دا راسكا دنيا بخوا زمان فصيح و پاراوكا بأساني جوابي ملايكي خوا دا ديتوا. با لقل خوا دا راسكين بإذن خوا خواهي قرد سر برزمان دكات.